شەڕی ئێران و ئیسرائیل بەشێکی فرۆشتنی نەوتی هەرێمی بە قاچاق پەخستووە و داهاتیش دیار نییە. ستاندار بۆ یەکەم جار زانیاری لەبارەی هێرشی دوێنێ شەوی بۆ سەر سنووری سەری ڕەش و پیرمام ئاشکرا دەکات. دوای هێرشەکە ئەمریکا بۆ سەر وێزگا ئەتۆمیەکانی ئێران گەروی هورمزدا دەخات. شەڕی نێوان ئێران و ئیسرائیل وای کردووە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان بە تانکەر بۆ ئێران بوەستێت کە پێشتر ڕۆژانە نزیکەی 180,000 بەرمیل نەوت لە قاچاق لە ڕێگەی ئێرانەوە دەفرۆشرا. باگوێرەی زانیاریەکان سەرەڕای بڕیاری دادگا بۆ ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێم دەسەڵات بەردەوام بوو لە فرۆشتنی نەوت بە قاچاق لە ڕێگەی ئێرانەوە و هیچ داهاتێکیشی بۆ خەزێنەی گشتی نەدەگەڕێنرایەوە. جێی باسا بەپێی بەدواداچوونەکان تاوەکو ئێستاش فرۆشتنی نەوت بە قاچاق لە سنووری زۆری زەرد بەردەوامە و نەوت بە تانکەر دەبرێتە وڵاتی تورکیا. با بڕوای چاودێرانیش کێشەکانی گەروی هورمزیش ڕەنگە وا لە عێراق بکات بەڕاستی بیر لە چالاکردنی بۆڕی نەوتی کەرکووک جیان بکاتەوە وەک ڕێگای بەدیل. دەکرێت ئەمەش دەواازەیەک بێ بۆ کۆتایی هێنان بە قاچاقی نەوتی هەرێمی کوردستان. بەپێی زانیاریەکانی سەرچاوەیەکی ئاگاداری ستاندەر شاوی ڕابردوو لە سنووری پیرمام و سەری ڕەش چەند درۆنێک خاونەتە خوارەوە. هەر بەپێی زانیاریەکان قەبارەی درۆنەکان بچووک بووە. وای خستنە خوارەوەیان ڕاستەخۆ و پاژماوەکانیان کۆکراوەتەوە. تا ئێستا هیچ لایەنێکی ئەمنی بە فەرمی باسی ئەو هێرشانیان نەکردووە. بەڵام دوو ڕۆژ بەر لە ئێستا لە سنووری ناحیەی شەمامک لە پارێزگای هەولێر دوو درۆن کەوتنە خوارەوە. جێی باسا بەپێی زانیاری ستاندەر سنووری سەری ڕەش بەهۆی مەترسیەکان پێشتر چۆڵ کراوە. هاوکات بەهۆی بوونی بنکەی هاوپەیمانان لە سنووری فڕۆکەخانەی هەولێر ئەویش بە تەواوەتی چۆڵ کراوە. چاودێرانیش پێیان وایە بەشداری ڕاستەوخۆی ئەمریکا لە هێرش بۆ سەر ئێران ئەگەری ئەوەی هەیە ئێران بیر لە بە ئامانجگرتنی بەرژەوەندی واشنگتۆن لە عێراق بکاتەوە. بەمەش هەولێر یەکێک دەبێت لەو شوێنانەی هەڕەشەی لەسەر دەبێت. فەرماندەی هێزی دەریایی سوپای پاسداران ڕایگەیاند گەروی هورمز لە کاتژمێرەکانی داهاتوودا دادەخرێت. دوای موشک بارانەکەی ئەمریکا بۆ سەر وێزگا ئەتۆمیەکانی ئێران یەکەم کاردانەوەی ئێراندا فەرماندەی دەریایی سوپای پاسداران باسی لەوە کرد وڵاتەکەی لە کاتژمێرەکانی داهاتوودا گەروی هورمزدا دەخات لە کاردانەوەی هێرشەکانی بەرەبەیانیە بۆ ئەمریکا. پێشتر هەمان فەرماندەی ئێرانی باسی لەوە کردبوو ئەگەر ئەمریکا بێتە جەنگەوە گورزێک دەوێشێنن وێنەی نەبوو بێت و گورزەکەش داخستنی گەروی هورمزە.